ئێستا هەرێمی کوردستان لە بەردەمە سیارترین قۆناغی مێژوودایە، بەڵام دەسەڵاتداران لەم هەرێمە لە خەوێکی خۆڵدان کە سەما هیچ هۆشداری وەڕەشەیەک بە خەبەریان بهێنێتەوە. ساڵی ڕابردوو جینین بلاسخار نوێنەری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق لەبەردەم سەرۆکی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ئەولێر بەڕوونی وەشداریدا لەبارەی ئەو مەترسیانەی لە بەردەم هەرێمدان و ڕایگەیاند. دۆست ئەو کەسەیە ئەدگرێنێ، وتیشی پێتان وانە بێت ئەو ئۆتۆنۆمیە ئێستا هەتانە هەروە بە مسۆگەری و هەتایی دەمێنێتەوە. یەک ڕیزی بۆمانەوەی ئەو قەوارەیە پێویستە، جەختیشی کردەوە کە لایەنی جوگرافی هەمیشە لە بەرژەوەندی هەرێمدا نییە. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم یاخود ڕوونتر بڵین هەردوو لایەنی یەکێتی و پارتی کە حکومی کوردستان دەکەن نەگوێیان لە وەشداریانە نەگرت، بەڵکو زیاتر ناوماڵی کوردیان پەرت کرد. ناکۆکیەکانیشان گەیاندە دەرەوەی هەرێم بە تایبەتی لەسەر دۆسیەی سەرۆکایەتی کۆماری عێراق. هەروەها سەرەڕای موکوڕیەکانی بلاسخارت و کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی بەڕێوە ببەن و دەسەڵاتێکی شەرعی هەرێم بەڕێوە ببات. بەڵام لەمەشدا پێچەوانەی خواستینەتەوە یەکگرتوەکان ڕێکەوتن لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ ساڵێک بەبێ ئەوەی ئەم ڕێکەوتنە هیچ بنەمایەکی یاسایی هەبێت. Mr. President, thank you very much. Distinguished members of the Security Council. دوای وەشداریەکانی پێشووی بلاسخات ڕۆژی سێشەمە لە بەردەم ئەنجومەنی یاساییشدا جارێکی دیکە پێداگری لەسەر یەکڕیزی لایەنەکان بۆ دەستەبەرکردنی سەقامگیری لە هەرێم کرد و باشکرا بوونی زۆنی سەوز و زەردی بۆ هۆکاری کێشەکان و ئەنجام نەدانی هەڵبژاردن دانا. نێردەی تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق راپۆرتی وەرزی خۆی بۆ چارەکی سێمی ئەمساڵ لەبارەی دۆخی عێراق و هەرێمی کوردستانەوە پێشکەشی ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی کرد و ڕایگەیاند ئەنجام نەدانی هەڵبژاردنی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا مامەڵە نەکردنی گونجاو لەگەڵ خواستەکانی خەڵکو و پشتگوێ خستنی بنەما سەرەکیەکانی دیموکراسی لە هەرێمی کوردستان لێکەوتەی سیاسی بە دوای خۆیدا دەێنێت کە باجێکی قورسی دەبێت. نێردەی نەتەوە یەکگرتوەکان بە ئاماژەدان بەوەی کە بڕیار بوو هەڵبژاردن لە یەکی تشرینی یەکەم بەڕێوە بچێت، بەڵام ئەوەی خستە ڕوو کە پەرتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هێشتا نەگەیشتونەتە زەمینەیەکی ئەوبەش و جەختی کردەوە کە دووبارە دابەشبوونی زۆنی زەرد و سەوز گەورەترین فاکتەری ڕێگریکردنە لە بەرەو پێشچوون. بلاسخار وەشداریدایە دەسەڵاتدارانی هەرێم کە قۆڕەخکردنی دەسەڵات ناسەقامگیری دروست دەکات و پێشی وتن هەر لێکەوتە و ناسەقامگیریەک ڕوو بدات، هۆکارەکەی ئەوە نابێت کە وەشداریان پێ نەدراوە. هەرێمێک کە لێوان لێوە لە قەیران و گەندەڵی ئەوەی بە پێوە هێشتوێتەوە پشتیوانی نێودەوڵەتیە، بەڵام ئەو پشتیوانیانە لە بەردەم بڕاندان. سەرەڕای ئەو هەموو وەشداریە دەرەکیە دەربارەی هەڵبژاردن و دۆخی خراپی ژیانی خەڵک کەچی بەرپرسانی یەکێتی و پارتی وەکەوەی نەبایان دیبێ و نەبۆران هەر سەرقاڵی ڕێکەوتنی ژێربەژێرن بۆ دابەشکردنی هەموو شتێکی هەرێم لە بەرژەوەندی خۆیان. دوای نەنگاویشان گوێنەدانە بە وەشداری نێردەی نەتەوە یەکگرتوەکان کە خەریکن بە پێشنیازە یاسایەک بە شێوەیەکی نایاسایی و نادەستوری تەمەنی پەرلەمان و دواتریش سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێم لە بەرژەوەندی خۆیان درێژ دەکەنەوە.